لە دوای ڕفراندۆمەکەی 25 لولو ئاڵۆزیەکانی 16 ئۆکتۆبەر کە بە بڕای چاودێرانی سیاسی هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ بێپلانی کورد و شکستی ڕفراندۆمەکە دەرفەت بۆ نێرانی کورد لە کەرکووک ڕەخساوە سیاسەتی تعریبێکی نوێ لە کەرکووک دەست پێ بکەنەوە. ڕاستگۆیانە ئەم چەقبەستەوە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەندامانی کورد بەشێکیان بە بڕیارێکی سیاسی ناگەڕێنەوە بۆ شاری کەرکووک بە ناوی ئەوەی کەرکووک شارێکی داگیرکراوە لە کاتێکدا هەموو هەوڵێک ئەدرێتن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی گفتوگۆ لەگەڵ بەغدایە بکرێ، یعنی سیاسەتێکی بەداخەوە دوو هەمەلایەنە بەکاردێنین وەزەرمەندی یەکەم شاری کەرکووکە لە ڕووی ئیداری و سیاسیەوە کەوتوینە تەفەراغێکی قانونیەوە کە ئەنجومەن ئێستا ناتوانێت کۆ ببێتەوە، هەروەها بەم حاڵەتە زۆربەی فەرمانگەکان بە وکالەت ئەبڕێتە ڕێوە بە شۆنی پۆستی پارێزگاری کەرکووکیش کە ئێستا ئەبینین جارێکی کە تعریب بکرێتەوە جارێکی کە بەڕێوبەرەکانمان لە ئەدرێتەوە ڕۆژانە تووشی دەیان گرفت ئەبینەوە هۆکاری یەکەمی من ئەبینم کووردە کە ناگەڕێتەوە ئەم شارە کەسنی ڕێگری بکە لەم کارەساتەی کە ڕوویداوە خەڵکی کەرکووک بەتەنها ماوەتەوە. لێپرسایی مەڵبەندی کەرکووکی کێتی شڕی دەگەیەنێت لە دوای شکستی ڕفراندۆمەوە ئەگەر کورد بە پلانێکی ئەو بەش لە کەرکووک کاری بکردایە دەیتوانێت ڕێگە لە تعریبێکی نوێ بەرامبەر بە کەرکووک بگرێت. ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە قەوڵماندا ئەنجومەنی پارێزگا لیستی برایەتی کۆبێتەوە ئەم سیاسەتی تعریبکردن ئەم نەحەقیانەی دەرحەق بە کەرکووکەکرێ بەشێکی دەتوانین لە ڕێگای پارێزگای کەرکووکۆ لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای کەرکووکۆ بەداخەوە ئێمە هەوڵی زۆرماندا و لە ئاخیر کۆبنەوەشمان قەراروا بوو برادرانی پارتی بێن و بە بڕیارەوە و لەسەر کاندیدێک ڕێککەوین و ئەنجومەنی پارێزگا ئەندامان ێوانش بگەڕێنێتەوە لە ئەوە بوو کە بە ڕاشکاوانەوە بە ڕسمی پێیان گوتین کە ئەمان ناگەڕێنەوە و بەشداری هەم هەڵبژاردن ناکەن و هەم نایەنەوە بەڕاستی ئەوە جارێککە دەلالەتیەوەی خەم لە کەرکووک ناخۆن چکەگە خەم لە کەرکووک بخۆن دەبێ بین ئێمە لەگە میلەتەکەمان لەگە خەڵکی خۆمان و هەوڵ بدەین لێرە لە ڕێگای ئەنجومەنی پارێزگاوە لە چوارچێوەی دەستور ڕوبەڕووی ئەم سیاسەتی تعریب و ئەم نەحەقیانەی دەرحەق بەم شارە و بە خەڵکەکە یەکرێت و ئەگەر مدیری دایرەیەکە گۆڕێ ئەگەر پشتیوانی لە تعریب بکرێت دەتوانین لە ڕێگای پارێزگاری کەرکووک و لە ڕێگای لیستی برایەتیەوە ڕێگری لەم شتانە بکەین. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن لە سای پەرتەوازەی ناوماڵی کورد و کارە نەبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەڵنەبژاردننی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک کە پشتی کێتی نیشتیمانیە نوێرانی کورد هەوڵ دەدەن کە تعریبێکی نوێ لە کەرکووک پەیڕەو بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.